بسم الله الرحمن الرحيم وبه نستعين براني الزم هم لا يقبل خير بين سرتام زوزو خوش حابين لا بابته شي سردميانه كزورش قصي لسردكريم بس بابين يكم زابي يلا بالتطبيقات داس بكين هم موبايل دربني يلا هم موبايل دربني وين موبايلي بي ده او موبايل بي يلا بكنوا موبايل تام كنوا ده كاتن كاس بيتي تخوان باي برزكا اوي بيتي ياك دو سي تسعة بينش ما شاء الله إيه يلا برونا ناو زبط برونا ناو وقت استخدام الشاشة يعني كاتي وكاتي كشاشة بكاردينيو موبايلي بكاردين يلا بدأ ديتانوا آفرين لبا إنجليزي تبيدرين سكرين تايم أكيد كأكب بينو يلا برام توادي تانوا برام دي تانوا يلا هركس وتمشاكا سنش ساعاتي بكار هنا دوني وأورو بيمنرين يلا أو تومن ديت موا باشا يلا تمشاي تطبيقات كانت كام زورترين تطبيقات بكار هنا هرسندا يلا تمام ديتان دونك چه هي لموبايلكي هناك بسيارة حساس ناكين بس بسيارة شيء أساسي كهم ما ندقرتوه شيء هي لموبايلك دونك هيك ساعات بكارنا فقط وقت استخدام الشاشة هيك ساعات بوبي يك ساعات ها كوي باشي سلام يك ساعات شيء هي نية وين شيء هي ساعات نيوك سن ساعات شارك بكارنا دنيا والله عافية سوشيال بس نا إجمالي دكار هناني سن زور لبا إيشه زوانا دكواتا بس سوشيال ميديا ساعات تسارقك باش دكواتا إسا كبجري أو داتاني كيسا وادي بينم لبيش شاي خوم بيسمان بتعديلاتش باشا ونيا لموبايل خوم دبينم كلواني وضعي لهندك موبايلان باش تبي يلا موبايل دربين يلا نقول تازات ندي موبايلي دربينن موبايلي دربينن بزوترين كادي يلا آدم تمشاي وقت استخدام شاشة سندد بكار هنا حساب سيارة كليرية بيسمان بتعديل كردن هي أنا بيسمان بتعديل إيش باشه ونيا أمن خطواتك بكار هنا بيشوي بيمثل محاضرة كي أقل للشاشة وكي بيدينن ما صح أحمد ديت فيش كاميرا كا نات فيش مشكلة نية أو فيديو ديت يكسر خزن مكر هنا مسر شاشة أو فيديو نازم دبينن أو شتات كاس كده أو فيديو ضلي وشي تنشكا وقتكته ديت خواري دستناو أهداف كانت أو وقتي لبو أهداف كاني خد تخصيصي لكي لريت كنا تشيليبوا أو بوريا كنا هر جوركي كوقتك بيزاي دبي سوشيال ميديا باشا تمشى كي لبست ساعات يك ساعات الدكوت ناو أو أوكي ناو تنشي هدف كانت أو أوكي دي هم زايع دبي بولا باش دكوات ساكا بتزدي ما بيس من با تعديلاتي ونيا هلا خومو طبعا هو محاضرة كم كذبوا خومو يلا باشا لو أنا وضع ملقنزة شيء آساي بهدف باشتر بي بس كتمشي خوم دكم لتاو سري خوم كل وضع مقالة خرابة تمشي زانا كان دكم وتمشي طالب علمك دكم كل وضع مقالة خرابة وتبوا بابي مزانين يكمن حديث كدس بيدكين طبعا ناو نشانك براستان بيبلم ناو نشانك بصة يعني تو كتاي بيبين ناو نشانك بصة جورة ترين تعقيد كدنو هالجيانات
لۆ سۆشیال میدیا گەورەترین تاقیکردنەوە و هەلی ژیانە لۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت حەدیثە بە زۆربەی مامۆستایەکان دەیهێننەوە ونیا لا تزول قدم عبد حتى يسأل عن قاتي إنساني لا تزول يعني لا تزول ناجوله زال يعني كان ما منهم ليرة لا برد زولا ونيا قاتد ناجوليني حتى بسيار اللي نكري أوها بو نمطي وري قرا حديثك ها بو هرشي وري بقرا نكبا احتيادي كمثلا يك ليرة ديوي هستي آدم ديوي هستي سندم والله قاتد ليرة ناس تدري حتى أم جواب نديوه دور أوها بابيت بريم أو كاتب زانا لكرد مهم دبينا أزابريم والله لقيامة قاتد ناجولي حتى جوابي بسيارانا نديو يكك لو أنا وعن شبابه فيما أبلاه مش عن شبابا كسي هي تدا من ضالي تدانيا يان جنجي تازة بيجيشتوا يان جنجاتي تواو جيشت ما شاء الله جيشنا لا تواو جنزن باشا هي تدانيا لا سيبروسري سيبروسري شر جنزة ديالا جنزينا بابي مزاني زور تاكا بابين طبعا هم عند زين دين كاك السوشيال ميديا شمشيريتيا دوسرة لو شمشير يكسر مان هي آدم ظاهر بنا يتنين شمشير يكسر مان هي وكو شمشير يكسر بخوي أديوتيا ها كرة تجارينا زاني سري شمشيري شندر كرة خو سركي نارم بابا أو سر در موليوا شمشير مان هي وشي شمشيري عربي يكسره أو شمشيراني ك فايكنجوانا بكاريان دينا دو سره استاكا حتى دينداريا كتون يجكت ديكي دو سره يان نزات الدده يان وتدتكات منافق في أسفل السافلين ويانا ما وصل يجك شروانيا دو سرني أيش دو سره نيجا كديكي لبو خواي كمأموري بي مأمور يعني أمر بيكرا إلا هذا بنيجي بكي بس شو أمري بيكرا إلا هذا بموبايل بكار بيني شو أمري بيكرا يلا وكو أمر ما بينكرا باشا دكوات أتنيجا كي كأمر بيكرا دوسرة شو زي موبايلك باشا أو إسفادة كانوا سودا كانوا زرر كان جزان بيجنا كبي مسألة وهر هم من باش جزانين وقت كشتنو بابتنا الروجي تن ساعات من هي تأكيدي دوازده الروجي عفريم كروسيو زيرك الروجي دوست آخر روج لزماني عربي يوم بشتار ساعته أما لزماني كردي مشكلة كمان هي لقى عربي عرب اليوم بشتار ساعته أو بشتار ساعته ده بتدوبش بابرين تقريبا 12 ساعات بيدرن ليل 12 ساعات بيدرن نهار لكردي نيتمان نهار روجا يوم مش هالروجا باشا أوي مشكلة نهار يعني وقت يويك الروج بدري العربي أما بكردي لين روج يوم بستة ساعاتك شو مدري أنت هالروج باشا ساعات ما هي الروجي 10 ساعات دخبي 12 ساعات بجدي شيء 6 ساعات دير بخوي شيء 12 ساعات بخوي داي 10 ساعات 12 ساعات دخوي شيء 11 ساعات بخوي ده أمرين كان احتياجيا نا تو سيزه بو تو دراوس تو لو جازه هي زتو بازدا نفر چی لناسی 16 ساعت دوستیان 16 لیرشه 16 راوسه مزاده 15 چه چاره احتیاجیه ببرین ها کامیری ناسورینی سرتان 13 کاکا 12 13 عافیه 12 11 سنت 12 تواو 11 ده باشا جمهوري ده باشا نو اخوان مستعواني زايت الشير نفس عايشي براو وشي شير يا شير نفس عايشي براو كدنا كي دي هردني الشير ده بيزور دنيا جوانا راو مثلا نو هشت جوانا حاف شاش
جوانە 5 جوانە 4 3 نيو ساعت تبو حرسيات دبو اي تبو ها بارك الله فيك باشا دەزانین چۆنە بامە بین لە مەسەلەی کاتەکەی تەمشاکەین لەبەرەوەی یەک لە خاڵەکان مەسەلەی کات کوشتنە وەڵاهی کاک دکتۆر تازە گوتت سۆشیال میدیایەکە باشترە حەقیقەتەن ئەگەر ئینسان نەزانی سۆشیال میدیای بەکاربینی ئەمن ڕەئیەکەم عەکسی تۆ لەوانەیە خەوتنەکە باشتر بی هەرچەندە خەوی زۆر لایەق بە موسڵمان نییە خەوی زۆر لایەق بە موسڵمان نییە ئەبەدەن بە هیچ شێوەک موسڵمانێکی ئاسایش ئەمن وا نابینم لە 6 ساعات زیاتر بخەوی لایەق بی پێی 6 ساعات زیاتر لایەق نییە بە ئینسانی موسڵمان ئەگەر کەسەکە موسڵمانێکی وا پێ دەرم ئاسایی یعنی موسڵمانەکە عەوامە حافظ قورئان نییە طالب علم نییە 6-7 ساعات کافیە یعنی لەوەی زیاتر ئەسڵەن هەر ناکرێ قسەی لەسەر بکرێ هەر قسەی لەسەر مەکرێ ئەوەشی کە طالب علمە بەحساب ئەوەی کە طالب علمە بەحساب وەڵاهی لایەق نییە لە 4-5 ساعتی زیاتر بخەوی دوو کەسی بینە پێش چاومان مامۆستا وشمەند احتیاجە بێ فەرموو کاکە ئەم حەزم لێ بێ لە تەنیشتم بی لەبەرەوەی ئینسانی گەورە لە تەنیشتت بی کاکە من و مامۆستا وشمەند پێکەوە لە داخلی پێکەوەی دەبوون باشە ئەمن 8 ساعت دەخەوم ئەو 6 ساعت دەخەوی با نمونەی 8 و 6 بینەوە 8-6 چەند ساعتمان بینە 2 یعنی ئەمن پێکەوە ساعت شەوێ دەخەوین پێکەوە دەخەوین بەس بەیانیار دەستینەوە پاش نوێژی ئەو هەر دەستی یان زووتر هەردەستیان پاش نوێژ ناخەوتەوە وڵای کاکەم تاقەتم نێم دەخەومەوە باشە من دەستم دەخەومەوە باش ئەوە من چوم خەوتمەوە مامۆستا من ها چوومە دەرێ کامیرەی ئەتۆ 2 ساعتە چ دەکەی مامۆستا هانە ئەو 2 ساعت چی لێ بکەی مامۆستا 2 ئەو 2 ساعتە خەمش خۆم لێ ناکەوتە دوایە لەگەڵ ئەگە پاژنی سبێنێ باشترین شت خوێندنە جوان حفظ جوان مامۆستای بەڕێز ئەتو 2 ساعت لەگەر من فەرقت هەیە لە کۆتایی ساڵ دەبتە چەندمان فەرقە زۆر دەکات یعنی ئێستا 365 ڕۆژ ماوە نییە زەربی دووکە زەربی دووکە هەر ڕۆژێک ها 730 وە نییە 730 ساعتمان فەرقە مامۆستا زۆر دەکات مامۆستا 730 ساعت زەمنابێت خوێندنەوە لە من زیاترە 730 ساعت زەنابێت کتاب خوێندنەوە علم و مطالعە لە من زیاترە فەرقی بین من و تو چییە زۆرە لە ماوە 1 ساڵی ئەوەندەیە ئەو لە ماوە 1 ساڵی ئەدێگە 2 ساڵ بی 3 ساڵ 4 ساڵ پێکەوە کولێ پێکەوە بین ئەدی ئەگە 4 ساڵێک کولێ پێکەوە بووینەوە فەرقمان بێت ئەدی ئەگەر ئەمن 7 ساعت 8 ساعت بخەومە تو 4 ساعت بخەوی باشەکە دێ 50 ساڵ ژیام زەربی 2 ساعت بکەین نا بەجددی زۆر ناکات حساباتە یعنی ئەوە عمری لە من زۆر درێژترە يا ربي بركة بخطوة بارك الله فيكم برامي سزانتان كدلي خوا عمرت بركة بكا أو بركته اتخواكي كابرا عمري لمن دريشترا إلو أمن هم بخوي برد تسري جاري دفتر أعمال الدكيوة دفتر أعمال دفتر شبين متخوا بزانم إيه هرسندو دفترني ملزمة يلا إيه دفتري أعمال الدكي ولا روج قيامته 15 ساعات خو إيه ليرة 6 ساعات سوشيال ميديا كاكا خاطري دقرين 4 ساعات سوشيال ميديا إيه 4 ساعات يجي لمكتبي بس قصي قوري كرديا أو توا والله نيو ساعات يجي ولا روزناتان بلا أو دستي بوا بيري كرديتو ولا بروجا جوركاني إيه بيري كردو كوكو 5 ساعات يكبني تيكا تيما يعني اوي لناو اوكي مايتوا نويجك شي نيوي فكري لك نويجك نبوا يعني وازناك يا مزوزو فقير متينو قيامته وازناك ها كوري اسبانيا مفلسين كوري تسيب دريت بس خوشه
صفحاتی عمرت تەماشا بکەی خەو خواردن و ئاودەست و سۆشیال میدیا و موبایل و تیکتۆک و تەڕەماش و ئەو شتانەیە حاشا لەو ڕیزە ناکەم کورە درت بە چ خۆشە مەقسەدم بە خۆشمەوە کاکە هەرچەندە تیکتۆک نییە دلمان بە چ خۆشە دەکەواتە ئەزیزەکەی من یعنی ئێستا کە وا حەز ناکەی یعنی تەماشا بکەی ژیانمان تا ڕادەک حاشا وەچی چی لێ هاتیە حاشا پەرژینێک بی وەچی ئاژەڵ لێ هاتیە ئاژەڵ ئینتازی چییە کورێت چانی ئاژەڵ گوتی وەچی گوتی ها وتی ڤیدیۆیەکە بگوتیەوە وتی ئەوە هەموو ئینتازی سێریە بەس زانمە تو ئینتازی چییە باشە حیواناتێک بە حیوانی خۆی خزمەتی بە مرۆڤایەتی زیاتر کردیە لە بەشەرێکی کە لە دیار تیکتۆکیە ئەتوو خزمەتت بە چێ کردیا خزمەتت بە تیکتۆکەرەکان یوتیوب حاشا کەرەکان باشە ئەوانە ئیسفادت بەوان گاردێ لەبێت تو مشاهدەیان زیاد دەکەی لایکیان زیاد دەکەی ڤیویان زیاد دەکەی ئیسفادت لە بۆوان هەیە خوا هەر ناگری نا ئینسانەکی بە ئیسفادەی باشە چاوەکەم ئیسفادت لە بۆوان هەیە ئەمما وەڵڵی ئیسفادەی لەوانەیە ئاژەڵێکمانە بێ بۆ ئاژەڵ ئاگدار بن تەوازنی ژیان ڕادەگری ها ئاژەڵ تەوازنی ژیان ڕادەگری ئێستا وەرە شێری مەهێلە سیسترکەی مەهێلە ژیان تێک دەچیان نا تەوازنی ژیان تێک دەچی بڕۆن هەموو گورجی مەهێلە بە هیچ شێوک نەیهێلی ژیان تێک دەچی بەس وەڵڵا نمونەی وەچی تو بۆچی من وا بزانم نەمینێن چاکترە لەبەرەوەی مانمان خراپە بارەکەڵە دەکەواتە ئەزیزی دڵم ئەمە مەسەلەی کات بەسەربردنمان و مەسەلەی کات کوشتنمان بەخە و بە سۆشیال میدیای شتێکی زۆر نامعقول و بێتام نە برادەرەکەمە دەرێ بێتام یانی سێ دەماوێ دێگۆ یعنی زۆر بێتامە باشە زۆر بێتامە برام کەسمان ڕوومان نییە موبایلەکەمان بدەینە بەردەستی کەسی دیکە کەسێکی بەدین ها وایە نە چ جای ئەوەیە گەبرێم وەڵا لە قیامەتێ بیدەمە دەست یعنی لە بەرامبەر خۆی عەرز بکرێ بیدەمە بەدەستی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ڕوومان هەیە ڕوومان نییە هێدوو چیت کردیە باشە ئەوە شمشێرە دووشتە سەرەکەیە کە لەکن ما یەک سەری هەیە بەس لە بۆ خراپەکەیە ئەز ئەمەرن وەڵا سۆشیال میدیا دوو سەر یەک سەرە لەکنەمە چۆن استراتیژی کردداری ئێستا بابێن بزانین کوبەکاری بینین بە باشە ئەوانە دووبارە نەشەکان بەسەر گوتم بە عەرزیکەین ئەوەلەن کاکە مەسەلەی بەرهەمهێنانی ناوڕۆکی پۆزەتیڤ ئێستا هەر چەندی بێم گەرمتان کەم و داختان کەم و قسەتان لۆ بکەم و ئەوەتان بکەم کەس چێ هەیە ئامادەیە تەواو دەستبەرداری موبایل بی ناتوانین ویان نە ناتوانم ئێستا برێم وەڵڵی وەلەو گەنجەی دەکەم موبایلی بەکارنێنی تەواو فڕێدە لەوانەیە لە 100 گەنجێکە 100 کەس دانیشتبی لەوانەیە گەنجە 5 گەنج گەرم بن والله تازە تەواو بەکار ناینم باسی ئیبن تەیمیە و فلان و فیسانی لە بۆ بکەم و وەقت تەوزیع کردنیان و فلانە زانە ماسیان کڕی بوو ماسێکە بۆ گەم بوو نیان خوارد لەبەرەوەی وەختی لێدانی زۆر دەویست فلانە عالم نانی توندی نەدەخوارد لەبەرەوەی جوینی زۆر دەویست وەختی لێ دەبا وەقت لە چ دەچوو نانی دەکردنە ئاوێ لۆی بەس قوتی دا کاتی لێ نەڕوە باشە تەمشای فلانە کەسکەین ئەو های دەکرد و ئەو قسانتانە بۆ بکەم چۆن دەفع بی گەرم بی والله موبایلی فڕێ دەدەم دوای بچێ و پاش دوو سێ ڕۆژکە کورە دەی قەینا هەندەش بەکاردێنم دەی دوای دوو سێ ڕۆژی سێ چار پێنج هەفتەچکەوە چکەوە خۆت لێ دێتەوە ناین ئەمە ئەوها گەرمت بکەین دوایش سار ببیەوە دێوە ناو مجتەمەعی خۆتان وەرە بە هەندێک شتی عەمەلی بە هەندێک شتی عەمەلی بکەین ئەساوە لەعەلا ببتە خطوەی یەکەم باشە یعنی شتێکی قورس و ئەوتان پێ نارێن کە برێک نەکرێ یەکەمیشت ئەوە کەچە کاکە ئەگەر شتەکرد بڵاو کردەوە بەس تەمشای کە هەموو جار پێشەوەی بڵاوکەیەوە ئەوە میزانی حەسەناتمان میزانی سەیئاتمان ئەو هابرێ ئەوە بەرهەمێنانی پۆزەتیڤەکەیە وەڵا ڕسمەکی خۆمە ئەو هایەکم کردی مۆبایلەکەم لە دەستا ڕسمەکەم لەسەردا نایە ئیسفادەیە كيف بخود إذا باش أو هالخوي زورق لعجب وكبر وأنا تدا عجب وكبر وأنا لتشين دري دين زيدبتون أو بس يشتاق دكم رسمك الرسمي خوته تشكري كدزني بريم زائزني باشا رسم جنابت هي خوته بلاوت كتو وتش جواني شد لقردانه زائزية ولا تشين دري ها
ناواز لە گۆرانەکە بینە من دەرێم شتێکی حەڵاڵ ڕسمی خۆت بەبێ گۆرانی هەم باسیەوان ناکەم من باسییان گۆ گەنجی مسلمانن دڵنیام جێ لە گۆرانی ڕناگرن لەبەرەوەی جێ لە گۆرانی ڕابگری لە قورئانی دوورە ئەم وازەوە بینە ئەها باسی ناچم ئاخر خراپەکەی بکەم باش یاڵە ئێستانی بەجددی بڵاوکردنەوەی ڕسمی خۆت جائزیەتەکەی لە چێندەدا لەبەرەوەی عوجبە ئەگەر تو بەخۆت و بەژن و باڵا و نازانم شکلت و دەمساوت و سیارەکەت و مۆبایلەکەت معجب نەبی لۆ بڵاوی دەکەیەوە بەجددی معجبی لۆی بڵاو دەکەی وەنی مامۆستا ئەگەر کابرا یعنی بەخۆی معجب نەبی بڵاو ناکاتەوە مەسەلەن ئەوانە لێگەڕم کە لەبەر ناجائزی بڵاوی ناکەنەوە ئەوانە نا ئەوانەی دیکە لێ دەکەواتە هەر بەس بڵاوکردنەوەکە جایز نەبرا عوجبە ئەوە ڕسمی خۆت چ جای ئەوەی کە بانقەک لۆ خۆت دامەنێ لە بۆ سەیئات بانق دەزان چێ نیە دەچی پارەی تێ دەکەی ئەنگۆش بانقەچی لۆ خۆ دامەنێن بانقەکە چ بی بانقی قسەکردن ئەفەن بانق قسەکردن نا بانقی خراپە لۆ خۆت خەوتی بانقی خراپە دوا ئیش دەکاوە پارەت دەستە سەر حسابی لۆ کابرا بەس ئەوها بڕوا جێ لە گۆرانەکەی توو ڕابگری گوناح لە بۆ دێ لۆی بنووسن باشە ئەوجا کە شتێکی بڵاو دەکەوە دەبتە هۆی فیتنە شتێکی بڵاو دەکەوە دەبتە هۆی جوندان شتێک بڵاو دەکەوە دەبتە هۆی نازانم چ إلى آخره حساب ناکەی ئەحصاه الله ونسوه خوا دەفەرمێ ئەحسای کردیە خوا ئەحسای کردی نووسیتی ئەوان لۆیان لەوە لە بیریان کردیە دەکەواتە لەمە و دوا شتێکت بڵاو کردو بری ئەرێوە دەستە سەر کامەلام سەیئاتیان حەسەنات تەواو دڵنیا نەبووی بڵای مەکەوە یان تەواو وەرە خۆت یەکلاکەوە وەچی حەسەنی بەسری کاتی کە پرسیاریشان لێ دەکرد یان قسە چێکرد ئەوجا قسەی دەکرد ئەوەندەی من ڕاوەسەم ئەوجا قسەی دەکرد باشە گوتیان ئیمام ئەتولۆن دەک تاخیر جواب دەدێ و کە قسان دەکەین یان پرسیار لێ دەکەین دەڵێ بیر دەکەمەوە بیرکردنەوە ئینسان سەریع عادەتەن بیر دەکەمەوە بزانمە ئەو قسەی دەیکەم دەستە سەر میزانی حەسەناتم یان سەیئاتم سبحان الله وەچیمە کاکە قسەکردن سەریعە ئێستا دەرم بۆ منە دەرم ئەوە ناوچ وەرێت و میران یەکسەر دەرێ بەڵێ قسەکردن سەریع جوابدانەوە بەڵام پۆستکردنەکە ئەوەندە عەجەلەنی ناتوانانی بیری لێ بکەی و کاکە پێشەوەی لۆ تەمشای ڕەنگ و فلتەر و نازام یەک کۆمەشتی دەکەی هەموو تەدقیق دەکەی بزانی تەواوە جا بڵاو دەکەیەوە لۆ ناتوانی تەمشایکی نیەتەکەش و عاقیبەتەکەش بکەی باشە ئەوە لەلایە کارلێکی ئەرێنی کاچم کارلێکی ئەرێنی یەک لایک لەسەر پۆستی ناشەرعی هەموو لەسەر حسابە یەک لایک و مشاهدەشت بە هەمان زۆر تەمشاکردن هەموو لەسەر حسابە ئاگادار بە کابیرکەوە چەند پۆستی قۆڕی قسەی نامەوێ ناو بینم فلانە مومەسیلی کە قسەی قۆڕ دەکەن و حاشا خۆیان ئەمن هەندێک بێفلتەرم لە قسەکردن بەس حاشاکەی دەرم خۆیان سوک دەکەن و خۆیان دەکەنە مەوزوع و حاشا خۆیان دەکەنە مەزەی عالەمێ بەسە تا ڤیویان زیادبی چەند لایکت کردیە یعنی هەر کەسە لەگەر نەفسی خۆی چەند لایکت کردیە هەر هەموو لەسەر حسابە بڕۆ بیان بینۆ لایدا یان تۆبەی لەسەر بکە خوا لەسەر حساب نەکە چەند لایکت کردیە هەموو لەسەر حسابە کۆمنتت کردیە هایت کردانە لە قیامەتێ هات پێ دەکەنەوە باشە ئاگادار بە لەسەر حسابە ئەحصاه الله ونسوه خوا ئەحسای کردیە تو لە بیرت کردیە دوای هەموو دێتەوە پێشی لایکت کۆمنتت ڤیوت تەمشای ڤیدیۆیەکی قۆڕی حاشا بێ ئینسانێکی بێ بنەمای بێ هەدەفی حاشا سوک و چروک دەکەی کە ئەوانە هەر چەندی قسەیان لە بۆ پێبری ئاساییە ئەم وەچی گوتم هەندێک لەوانەیە وەچی مامۆستایان نەبم هەندێک زۆر ئەوە نانە ئەوانە مستحقن کە بشۆردرێنەوە تەمشایان دەکەی ڤیدیۆیەکەی تەمشا دەکەی مەسەلەن 5,000 خەڵک وا لەسەر ئەوەیتی لەسەر لایڤیتی ئەگەر جەنابت یەکەچی لەوانە و نوێشکەری ڕەقەمەکەت زیاد کردیە ئاگادار بە وەڵڵە حسەت بەبەر دەکەوی چ دەکەی لە لایڤیە و نەوعانە کاچی من چ دەکەی لۆ ڕەقەمت زیاد کردیە لۆ ڕەقەم زیاد دەکەی لۆ ڕەشایەتی زیاد دەکەی لۆ بڕێم ئەو گەنج وەڵڵاهی گەنج هەمووی سەرخۆش و بێهۆش و بێهەدەفن لۆ تەمشای کە کاکە تەمشای ئەو گەنجە
بێهۆش و سەرخۆشانە بکە کە لایبی دەکەن و جوون بەیەکتر دەدەن و نازانم قسەی قۆڕ دەکەن و ئەوانە بازاڕیان گەرمە چێ بازاری گەرم دەکە کورە دێ دێمانسە مەسفێن ڕادەبێنی کورە تو بە خۆت ڕادەبێنی عەزیزی من مەچوو ڕقەمیان زیاد مەکە کاک مامۆستا و 5,000 کەسەی لە لایڤیتی هەموو نوێژنەکەرە مامۆستا ناوەڵە خێرە چ دەکەی لەوێن دەرێ وەڵا بزانم چ دەکا چیش پێدایە خوا نووسیە نانی دەخوا باشە ئەو زادە گەیشتیتە ئەوەی کابرا ناموسی خۆی عڕسکا و سوعبەتی لەگەرکا و ڕاستەن قەشمەرخانەکە نەبتەوە ئەوە چییە و قەشمەرخانە و حاشا لە ڕووی جەنابتان و بەرژینێک بی ئەو کەرخانەیە تو دەچیتە مشای دەکەی ها بەجددی چێ کابرایە کاتێ خۆی سووک دەکا ئەتو لۆتە مشای دەکەی باشە ئەوە کارلێ چێرێنی برام هەر پۆستەکی چاچی دەکرێ چاک بوو لەک و دەعمەک و دەستخۆشیەک چی لێ بکە لایکەچی لە بۆ بکە کۆمنتەچی لە بۆ بکە هەر هیچ نەبی دەعمەک بی خەڵکێک زیاتر بدینی وەنیە هەر پێدا ڕۆیشتی لایکەچی بکە بەس بخینوشەوە بەزان بەوە مەکە برێ مامۆستا گوتی بەس لایچکە باشە بەڵێ قای ناکە مشکلە نییە ئەمە تەمشار ڕقم ناکەی ئینسانی موسڵمان تەمشار ڕقم ناکە ئەزیزەکەی من هەموو ڕەشکەوە ئەگە ئاساییە ڕەشیکەوە هیچ شتێکی ئاسایی لەناو سۆشیال میدیات نەمینێ هیچ شتێکی ئاسایی یان دەبی ئەو پۆستەی کردیتت بەرەو بەهەشتت بایان ئاسایی نەبی تەواو ئاخر خزمەتکردنی کۆمەلگا ئەزیزم وەچ پێم گوتی ئەو شتەی پۆستەی لەناو سۆشیال میدیاتە بە تیکتۆکتەوە بە سناپتەوە بە فەیسبووکەوە بە ئینستاگرامتەوە بە هەر شتەکە هەیتت ئەگەر خزمەت دەکا بیهێلە ئەگەر خزمەت ناکا لایدا و چ شتێکیش مەعیارە لەوەی کە خزمەت داکا یان خزمەت ناکا شەرعی خوا وەنیە وەرە بەس وەرە لێچیدەوە بیدە دەست مامۆستا ئەحمەدی بیدە دەست مامۆستا وەشمەندی برێ مامۆستا وەڵایم تاوەستاوە لەمەودا ئەوە پۆستەکانمە کردیتم وەرە تخوا لە بۆم تەمشاکە کامەی بەدرت نییە ڕەشکەوە کامەی بەدرت نییە موبایلم لەدەست تو ڕەشیکەوە ئەم بەخۆم لەوانەیە پێم برێ ئەو ڤیدیۆ دەرم چێ ڤیدیۆیەکی ئاساییە ئەوە کاتی گەیمینجە ئەوە کاتی نازانم چییە ئەوە لەگە برادەرەکەم چیتمە دەرێ خەرک چیشی بە تو ئەتو دەتی نان دەخۆی کاچی من دوو خەرک بزانیم چیتمە دەرێ و نانم خواردیە لولو تێ یانیا حیکمەتەکەی چییە باشە چاوەکەی من ئللا ئەگەر شتێک بیلۆی بتەوێ خەڵکەک نمونەی زۆر چاک زۆر بی باشە نمونەی چاک لۆ چاولێکردن یعنی علەما دەڵێن کاکە بڵاوکردنەوەی چاکە کە تو چاکە چی دەکەی بڵاوکەوە یەکێک لە ئیسفادەکانی ئەوەیە کە خەڵک چاو لێ بکەوە نییە و نەژڵێن خەڵک نەری وەڵڵاهی کەسی خراپ نەمایە ئەوەیە موسیبەتە کەسە باشەکان برین کاکە کەسە باشەکانەمە هەموو سۆشیال میدیا تەرک دەکەین باشە هەموو تەرک دەکەین چێ دەمینێتەوە ناو سۆشیال میدیا چێ دەمینێتەوە ئەوانەی کە بە هەوایەکی بەرز دەبنەوە حاشا سوک و چروکەکان دەمینێنەوە ئەوە سۆشیال میدیا چی لێ دەکەن کاولی دەکەن وەنیە برام ئەم گۆرە نەزیاتیم قسام بکەن باشە چاوەکەم ئەوان دەمینێنەوە نە ئەتوو شتی چاکە بڵاوکەوە با خەڵک چاود لێکە شتی چاکە بڵاوکەوە با خەڵک نەری وەڵڵاهی خەڵکی چاک نەمایە ئاگدار بە لۆی هەندێک عولەما دەڵێن ئەگەر بێت و چاکە وەی لێ هات خەڵک گوتی وەڵڵاهی کەسی چاک نەمایە بەهۆی ئەوەی چاکەکان دەرێن نا خۆمان دەشارینەوە خراپەکانی شەرمێ لە خراپەی خۆیان ناکەن حاشا بێشەرم و بێحەیانە خراپەی خۆیان بڵاو دەکەنەوە لەگەر نازانم دەستی کچەشی گرتیە بڵاو دەکاتەوە نا ئەتووەرە چاکەکە بڵاوکەوە با چاکەکە بمینێ لەو کاتەی واجبە ئیعلانکردنی چاکە واجبە بەس نیەت خۆشان یەکلاکەنەوە باشە ئەوە خزمەتکردنی کۆمەڵگا ئەوجا ئێستا تو هاتی کاکە ئەوە خوتوەکمان بڕی خوتوەکمان چلێ کرد بڕی لە خاوێنکردنەوەی سۆشیال میدیا چ بوو خاوێنکردنەوەی سۆشیال میدیا ئێستا سۆشیال میدیاتان خاوێن کردەوە تەواو هەر ئێستا ئەگەر دەتوانی موبایلەکەت بکەوە ئەگەر نادوایە چ دەزانی لەسەری قەردار دەبێ هەمووی ڕەشکەوە
عفى الله عما سلف أو روي خواليت خوش بي ورسري أو جارة عقليتي بانخوازي ديجيتالي أتو بانخوازة شي ديجيتالي يعني سيف ها بله سردم يعني كاتو ديجيتال يعني السوشيال ميديا مثلا بكارديني وبابتانا باشا بانخوازة شي ديجيتالي سردم يعني سوشيال ميديا وتكنولوجيا بكارديني يا كم إخلاص ونيت بەڵام وەیەک گوتمان دەست پێ بکەشتی بڵاو بکۆ بە زوای ئاگدار بە نیەتەکەت لۆ دەزانی ئەو شتە باشانش بڵاوی دەکەوە لە قیامەتێ لەسەرت مار نییە ویانە عالم بە عالمایەتی خۆی لە ڕۆژی قیامەتێ کە زانایە بستە جەهەنەمێ لەسەر چ قارئ قورئانە حافظ قورئانە لەوانە بستە جەهەنەمێ لەسەر چ لەسەر چی مامۆستا دکتۆر عەلی لەسەر چ لەسەر نیەتی خوا دەفەرمێت چت کرد دڵ قورئانم لەبەر کرد قورئانم خوێندەوە علم فێر بوون لە بۆ تو فێر بووم دەرێ درۆ دەکەی حاشا درۆ دەکەی لۆ ئەوەی کردت برێن سبحان الله تەماشای کرد چەند نورانیە دەنجی چەند خۆشە فلان کوڕ فلانی ئەو هەیە ما لۆ ئەوەی کردتەوە پێشیان گوتی و عیبی چییە پاداشتی خۆت لە دنیا وەرگرت ئەوجا بڕۆ فەرمی بدە گێڕێک لە بۆ جەهەنەم باشە تەواو لە بۆ منت نەکردیە لە بۆ عالەمێت کرد عالەمەش پاداشتەکان دایەوە وأنا ملا محمد تو تاكا لو من نكيد نم باداش دمو نادمو ولو من ذنك دي برو لو تشت كدي باو باداش داتو كردواري قوتني اللي بو عالم كدي با عالم باداش داتو لقيامته ايه او جادواتر زانس بيش كردار او خطوه ها اقدار با اما خطوه خان كدنوي سوشيال ميديا سيطره كردن لسوقت باشا بدوانا تشوني اشتي تافه وبقيمه وسردم صدمي تفاهته تفاهت دەزانانی یعنی چ هیچ پوچیە حاش پوچگەرایی سەردەمی پوچگەراییە باشە ئەوە هاتینەوانەمان ڕەتدا شتی چاک بڵاو دەکەینەوە نیەتیشمان چاک دەکەین بەس ئاگدار بە زانست پێش کردار زانست پێش کردیان یا کردار پێش زانستە تاکیدن ئەتو یەکەم جا فێر دەبێ ئەو جا دوایش کردداری پێ دەکەوێت نییە دەکاتە خۆ فێرکردن ئەزیزم طلب العلم فريضة على كل مسلم لبروي كابرا أجد جاهل بي نيتن باشر بشتي بلاو كاتولوي كبا جاهليتي بلاي كاتوني مامس أحمد برأيتو كابرا أجبين نيتي باشا طواو بوجراي مرحلة ومرحلة تازة بس ما كرتي ده هاتي استاك بشتي باش بلاو دكاتو نيتي شي طواو ها أقدر بمقسم لسه نيتي شي نيتي شي باشا بس كابرا شي بعلم جاهل وبكيف خود كوتنا كو مامسا زرر زيادة دووبارە زەرەری زیاترە و ئینسانە لەبەرەوەی دووسێ بەس لەوانەیە جێی مەقتەعی ڤیدیۆی ڕاگرتبی هی فلان مامۆستا ڕاستن دەکەوتە نایە بە کەیفە خۆی خەرچی کافر دەکا و خەرچی ئەوە دەکا و خەرچی نازانم چ لێ دەکا ئەو جا حیکمەت و نەرمی برام کورەمە گەلێک موسیبەتمان لەگەرەوە گەنجانە هەیە لبرو ساوش بيم قلت يا ما تو أو مرحلة ما ردة واز لبوج قرايبنا استدين سر أو جنجا مسلماني ملتزمي كان ناو سوشيال ميديا بزديش تشي جواني تدا ونيتي شي صافة طبعا والله أمن جماني خراب بو جنزانا نابم كان رقو وشكو بعلم وهجوم كرنا سر خلشي ده كانوا خلط كافر ده كان باور ركي جماني خراب بنيتي أنا نابم زوزو نيتي شان لبو خواي باكا بس نهزانن تيكتنا بعلمه فلان كافرة فلان جاهل ذات خواكي كابرايك أو فلاني أوها يأوي تجير بقري فلان أو كان همي أونا وأقدر الشمشيرة شو بدي يدرس أو كردستان اللي بوناهلي وشي فيديو كهية جنزكا لسعودية وازم أصلك يمنية غلطنا دڵێ لەگەر پێشکەشکارێکی سعودی دیتیت مامۆستا ئەحمەد لە بۆ من ناردیوە بزانم لەگەر پێشکەشکار دەرێ کابرایەکی زۆر دیارە گیرایە گوتی ئێستا کە شعبی سعودی مقابلەی لەگەر دەکەن شعبی سعودی هەمووی کافرن وتی كلهم هەموویان کافرن سعودی مسلمانش دانیا بێتە کوردستان دەبێت بێت كلهم قلت حكومة وشعبا حكومة الشعب ها قلت وانا واحد منهم كابرا بيشكشكار قلت يا ابني شككم لو ذاك بيشكشكار قلبوا قلت نا اتدو لواني قلت له قلت اخذت قلبي
هو بجدي سؤال بدي قلت تدو لواني قلت له قلت يا قلو قلت عشان سمين قلت يعني لبرهم قلوهم هي شي ببيونهش هاو هم عالمة أو هم مسلمان أو هم كافرين بس مسلمانين أدي كوا ما أهلي دين أهلي إسلام زورتريني أهلي بهشتا بس زامكو في مصاصم نافرمي زورتريني أهلي بهشت شيء ما مصا أمتك أي بيغمبرن أدي كوا أمتي بيغمبر يكلا فلتري تدر نسو كست بي مسلمان وباجنيا فلان سبيدين جماعتي ده صلاتي فلان قمرة فلان كافرة فلان أشعرية فلان أوي فلان أوي فلان أوي شيء ما مستف فلان وفلان طبعا والسلام أدي لا تاريخ شيخ فلان لصص صاليك فلان فلان طبعا أمتي إسلامي هم يقوم رابوا لو أخا أو بوتيتي أو فلانشت أو هاي بابرو أبو حنيفة بيهيدنيا أبو حنيفة هم أمتي إسلامي لسري كوبوتنو إمامتي بريس وشي إمام أبو حنيفة بيهيدنيا كرما توتي بس بزام توتي سي إمامتي مجددي سي علمك تبيه تندت خنديا إمام مالك لقى مناقشة لقى إمام أبو حنيفة كل لقى ريبينا كلا والله أجر يسبي مناقشة لقى كابري أو دينجيناو مزجوتي كلا دار خرماء بقرآن بيد بسلمني كلا زير بيدك إمام أبو حنيفة إمام مالك إمامي مدينة أو قصيب لقى أبو حنيفة هتشي بس زانم إمام شاطبي أو هابوا ابن حجر أو هابوا تسبيدالين شيخ حسن الأشعري كلدواي أو شيكا لوازي لمعتزلي أو هنا وهات توصل نا أو هابوا فلان أو هابوا نازم ابن هموي دات بري إمام الحرمين إمام جويني أو هابوا بله سيد الصالح كم كافر بوا استغفر الله. أنا أواني ليجر أواني ليجر من زاري بانزي باسي كسك دكم اعتراف بإمامه كان ناكم باسي زندي مردي دكم براستي باسي زندي كان ناكم أواني هم بيسفرة هي زنابت كرما خفلانة إمامي نووي كتباسي دكي هربز كتابكاني وزني سوكي زنابت ناقات كتابكاني تزايتو بمقصيلة سركي يتو هي أويني قصيلة سركي قصة هرنات وين قصي بباشة حقني نفري وشتو قصي بباشة لسي إمام النووي بك نقبة خلافة باشا مستحقني أو مسألة حكمة نرميتها طبعا أوانيك أوهان همو يك علميا دو حكمة نرميا أو زدو عبر دوامي تابرم إسا بوجگرای من چا کرد؟ بله. نیت من باش کرد؟ بله. علم ما ورگرد؟ بله. ها علم پیش کردار. یعنی نتی پیش علم ورگری بتی پست. باشتی باش بی. أدي باكملقا باك ببتولو كافر ملحدانا إيه أو جا علمك ورقة زارس أن صبر شو بدك دو علم ورقة بقدر علمك خد بوستا شو كباشا أخي إيه ولا بوانا كهيز علمي يعني لو يدرم أخي إيه أو جا دواتر حكمة نرمي أو جا آخري بردوام بباشا طواو إسامه فلتر من بري وش ما صاح أحمد هم كرت فلتر طواو أو همود بري أو جا بردوام با بردوام بونش استقامة إمام عمر ده فرميته استقامتيا أوي كدلي بسر شارقة إسلام دابروي وكل روي وهانكي روي دولار جنام تان كدروا ديتي تان دروا صدقة أو هادكا ونيا رويلا أولا أولادك استقامة يور بقروتش الروي أولا يمك راس برو بردوام با استا كبرجار ددي حتى آخر عمر الدبي أوهابي أو استقامة زارك إنسانة وأنا خواسته سار دبتوا روجك خمبار دبي روجك أسايد زارك ما صح مدى أسايد إنسانك سار بتو أسايد زارك عبادتي كم بيتوشتك بي إيمان برزونزم دبي بس أسايد إنسان تواواز بين جز برده أو أسايني هقدر بأساينيه بام أسايد روجك أتو تنبلي قرتي بس روجك لنا وصالة شي نك روجك نك سير روج لنا وحفتة شي باشا إيه
ئەو کاتی دەرێم ئاساییە یاڵە دەی کورە ساڵەکە لە خۆت ڕۆژێکی سراحەتکە احتیاجە جار ئیمان دابەزە بەزی بەس نەک سەفەر بێ بتە سالم باشە برام بزانین کۆتا شتمان کۆتایی بانگەواز کۆتایی و بانگەواز بۆ کردار تەواو شتێکی زۆر جوانە لێرەیە باشە لە ڕۆژی قیامەتێ دی دەرێ فلانی کوڕی فلان وەرە هات تمشا دەکا تەرازوی چاکەی کورە چوویتە خوارێ کورە کوها قورس بووە کورە وەڵام لەو عەمەلەی هەر ناناسمەوە کای من نییە لۆ ئینسان عەمەلی خۆی ئاگادار بە بەل الئینسان عەلا نەفسیهی چی تەواو دەکا بەصیرە یعنی ئینسان دەزانی بە خۆی چی کردی و چی نەکردیە بەخۆ من باش دەزانی کویە وایانە پێویست بەولا بەولای ناکە بەخۆ من باش دەزانی کوینە خاصن لە قیامەت ئێستا لە دنیا لەوانە کلاواتی تێ بکەیت لۆ چعیبمە ماری عالم خواردیە چم کردیە بەس لە قیامەتی باش دەزانی ئەولا ئەولانیە بەس هەردەک شت هەیە لە قیامەتێ دەیبینی بە خۆت نازانی تەماشا دەکەی کورە وەڵڵا ئەمن لە دنیادا پێنج فەرزەکەم هەبوو مەسەلەن کەسێکی موسڵمانێکی زۆر مولتەزیمیش نەبی ئەو سێ سنەتێک کە پێم ساسەم دایمەن کردیتی وتر و زوحا و سنەتی پێش بەیانی ئەوانم دائیمەن هەبووە جارزا سنەتەکان کەشم کردیە دووشەم پێشمانیش جازا بە ڕۆژی بوویمە و یان سێ ڕۆژەکەی لە مانگەک و مەسەلەن شەشەڵان و شەوال و ڕەمەزان و قورئان خوێندکردن و ذیکر و ورد و ئەوانم هەبووە ذیکر بەیانیان وارە ئەوان موسڵمانێکی ینی ئاسایی نە زۆر بەدین باشە موسڵمانێکی ئاسایی ئەوانەی کە هەیە باشە موسڵمانێکی ئاسایی وەڵای نازانم لەوەی کەمتر بی موسڵمانی ئاسایی یان نازانم باشە تەماشا ئەمن ئەوانم هەبوو بەس نازانم وەڵای ئەو عەمەلانە نازانم ئیمن نین دەرێ ڕاوەسەوە عەمەلەی چییە دەڵێ ئەوە بەرهەمی ئەو بڵاوکراوانەی کە بڵاوت کردیتەوە خەڵکانێک ئیسپادەی لێ کردیە بێوەی جەنابەت بزانن ئەمن چوزانم شتێکم بڵاو کردیتەوە کەسە گەنجێک پێی تۆبەی کردیان پێی چاک بووە یان ئەوتە ئەهدافەکی دانا یان ئەوتە تەواو خێرێکی لە بۆ خێرێک لە بۆ تو نووسراوە بێوەی تو بزانی هاتیتە سە حسابت دەزانی کاکە تو ئاگداری برێکاکە ئەوە چی دابنی ئەوەی جێ لێ ڕاگرت بانامەکەم لەو بمنێری بەشم چاکانی خۆم نووسم تۆمان وانی وەنیە لەوانەیە تو دەژمری دەمینێتەوە بە تایبەتی ئەو مامۆستانەی کە مەسەلەن دەرس و دروستیان بڵاو دەکرێتەوە لە یوتیوب و وەنیە لە فلانە کەناڵەکان و ئەو بابەتانە خەڵک دایمەن هەتا تەماشا دەکەن چایبیتی بانقەچی باشت دانایە ئەوە لە هەمووی دڵی زیاتر خۆشکردن بە جدی ئەوە لە هەمووی بیر بکەوە لە ڕۆژی قیامەت چەند چێو پاداشت دەبینی دەپرسیت خوا ئەمە لە کوێوە هاتووە پێت دەوترێت ئەمە بەهۆی پۆستێک بوو کە بڵاوت کردەوە یان کەسێک بوو کە لەسەر دەستی تۆ هیدایەتی وەرگرت ئەوە زۆر دڵی خۆش کردی بژمرین ئینشاءڵڵا لە سەدەقەی جاریەیە ئاگدار بە وەچی ئەوە نا ئەو گەنجەی کاتی کە وەفاتی کرد موقعکی خراپی دانابوو برادەرەکانی کە مرد چون بە پارە خەڵکیان گرتیە هاکەر موقعەکەی هاک بکان نەیهێلی کورەکە کە کردی غەڵەتەکەی کرد بەس لە پاش مردنیشی خێر و خێر نایە مەبەستم گوناحەکەی لۆ نەڕوە هەر وەکو وەفایەک ئەو کابرایمان دەناسی بەس نەفەرێکی بتبینەوە هاچی کە ئەو ڕەشی کاتۆشتانە کورە سبەینە چێ پاسوەردی مۆبایل و فەیسبوک و تیکتۆک و ئینستاگرامت دەزانی ئەوجا دوایە دەژمری و هەر دێتە سەر حسابت ئەزیزم دەفتەری ئەعمال داناخرێتەوە بە تەواوەتی یاڵڵا ئاخر شت تەحەدا ئەم هەفتەیە تەحەدای هەمووتان دەکەم تەنها یەک شت لەوانەی باسمان کرد جێبەجێی بکەین پێکەوە جێبەجێی بکەین باشە یە هەموومان فلتەرەکانتان لەبیرە؟ فلتەر یەکەم چ بوو؟ نێشتنی گۆمڕای پوچگەرایی بەس برێ پوچگەرایی نەهێشتنی بە هەموو تەفاسیلەکانی تەواو تەماشاکردنی شتێکی ناشەرعی بڵاوکردنی شتێکی ناشەرعی لایک و کۆمنت و ئەوانە هەموو لابردنی پوچگەرایی بە کاملی ئەوانەی کە حاشا خۆیان سوک دەکەن هەمووی تەواو لە بۆ زبڵدان تەواو ئەوە هەمووی دەکەم یە خوتووە نەهێشتنی چێ پوچگەرایی دووەم چ بوو نیەت ئافەریم سێم زانست پێشکردار چارەم حیکمەت و نەرمی پێنجەم بەردەوام بوون تەواو کە هەممانەوە بکەین بە جدی
تەواو وەک وعدەچی لە بۆ خۆشم بارك الله فيك والسلام عليكم وإياكم إن شاء الله